کەسێک هەیە نەخۆشە تۆزانی ئەم پەتایە ئەم نەخۆشیە نەقڵێ بۆ کەسی تر لەبەرەوە پێڵی کاکەجان مەسلەحەت وایە ئەم کەسە لەگەڵ خۆتان نابێ نزیک بێ بەڵام ئەم کەسە سیلی سیەکانی هەیە ئەم سیلە هەر کە وەکی لە ماڵەکەیە بڵاو بێتەوە لەبەرەوە هەتا عیلاجەکانی تەواوەکە یاخۆت هەتا نەخۆشەکە سەرکوتە بێت هەتا کۆکەکەی نامێنێت تکایە قاپ و کەوچک و ژوور و هەموو شتێکی بۆ جاکەنەوە هەتا خاولێکەشی خێتان نەگا بۆی کەسەکان و مناڵەکانی لە ماڵەکەیە توش نەبن مەسلەحەت وایە لە ماڵەکەیە بێ بەڵێ مەسلەحەت وایە کەس بێزیرە نەکاتەوە بەڵێ مەسلەحەت وایە هەستی پێ نەکرێت کە ئەمە نەخۆشە بەڵێ بەڵام مەسلەحەتی خەڵکەکەی تر وا ناخوازێ کەواتە ئەمە دەرء المەفاسیدە باوەجان ئەمان ئەم نمونانەتان بۆچی بۆ ئەهێنمەوە باوەجان لەبەری کە ئێوە قیاس خەنە سەر ئەم نمونانە بۆ ئەوانی تر بۆ شتەکانی تر ژن خۆ ناتوانین حەچی نمونەیە لە طوبا بیهێنینەوە چکە نمونەکان بە هەزارەهان هەر یەکەشی لە بواری خۆیان کۆمەڵی نمونەی لایە بەڵام ئەمانە من بە قیاس بۆ شتەکانی تر لەبەرەوە بەڕێزەکانم ئەم قاعیدە فقهیانە کاتی نەکوک پایانی الحەمدولیلا لەمڕۆیە ئەبێ زۆر بە وریایی زۆر بە جوانی مامەڵی لەگەڵ بکرێ و زۆر بە ژیرانە بتوانین شتی گونجاو حەلی گونجاو بۆ شوێنی گونجاو بۆ کەسی گونجاو هەڵبژێرین